ڕۆژ بە ڕۆژ دۆخی کارەبای هەرێم خراپترە بێت و بە بەردەوامی سەعاتەکانی کارەبای نیشتیمانی کەم دەبێتەوە. هەرچەندە خشتەیەکیش بۆ پێدانی کارەبای نیشتیمانی دیاریکراوە، بەڵام وەک هاوڵاتیان دەڵێن هیچ کاتێک ئەو بڕە کارەبایان بە تاواتی پێنادرێت و ئەمەش بۆ تەمایە نیگەرانی و بێزاری هاوڵاتیان و دۆخی ئێستا بەراورد دەکەن بە ساڵانی زوو کە وەک ئەوسا کارەبا یان نەبووە یان ئەگەریش هەبوو بێت چەند سەعاتێکی کەم بووە. سەرەڕای ئەو دۆخە خراپەی کارەبا هاوڵاتیان دەڵێن حکوومەت بێباکە و هیچ پلان و بەرنامێکی بۆ چارەسەری کارەبا نییە. والله کارەبا بە نسبە کارەبا ئەوە چێت و بۆ لای کاگاشتی هەورامی بۆ لای ئێمە نییە. چون ئێمە میلەتێکی فەقیر و داما و قوربەسەر هەچۆنی بە دەرەی کابراوەتی ئیدارەمان کردووە. ئەگەر حکومەت دەڵمێکمان لێکا بە ئارەزوی خۆتی بابیکە. کارەبانی ئەمە وەزع نییە بەدەستکارەوە جا لەو کاتەیە کە کاتی تاکردنەوەی خوێندکارانە کاتێکی زۆر نەگونجاوە بۆ ئەوەی کارەبا بەم شێوەیە بێت چونکە خوێندکاران کاتی سەعیکردن و بۆی بەرەو پێشچن وڵات پێشکەوێ بەڵام لەم ساڵدا گوناحەوە کارەبا بەم شێوە وای لێ بێت. سەعات 11 شەویەتەوە دووشەوە بڕێ هەتا بەیانی سەعات کارەبامان نایەتەوە ساعتی یعنی بێزار بین بە قورعان ناوەیە خۆتی پێشوی بە قورعان ناوی گەرمیتە نە هیچ تا لە داخ قژیشم دانێ ناو بەخوا بێ بەرنامەیشان هەبێ بەڕاستی هیچ بەرنامەیەشی ئەوەیاندا نەڕۆشۆکە کاربا ینی بەرنامەیەوان هەبێ پێ ساڵێکە بڵێن کارەبا چی لێت ئاوە نییە و ساڵەکانی زووە بێ کەمینی بۆدانی مەسەرن بۆ ئاوگەرمکردن بۆی لە ڕۆژتانە یا بێ کاتەکانی عنیوەکو جارە نییە سەر پشتبی بڵێ وڵایەتە کارەبار هەیە بەڵام لەو پێشترە بێ خۆتی بۆ ئابەتەکە ئەگەر بۆ زلوتوکردنێ بێ بۆ شتێک بێت ئەبێ ئابەتە باشی بۆ بکەیت. بەرپرسانی کارەباش خۆیان ئومێدیان بە چاکبوونی دۆخی کارەبانیە لە ئێستادا. بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی دەڵێت هەتا بڕی بەرهەمێنانی کارەبا زیاد نەکرێت دۆخی کارەبا لەمەی کە هەیە خراپترە بێت. ئەوەی کە تا ئێساوەکو و مشێراتانی لەبەردەسا تەنها ئەوەیە ئینتاجی کارەبا حکومت لەوانەیە لەوە زیاتر نتوانێت دابینکە ئەبێ ئێمە کردی دابشکردن یا بکرێ بە کردی تایبەت یا ئەوە تا بێت ئێمە دەستکراوە بین لەوەی کە بەرنامەکانی خۆمانوەکو پێویست جێبەجێ بکە ئەگەر ئەوانە جێبەجێ نەکرێن وەزی خراپتر لە ڕێیە. هەمیشە بیانووی بەرپرسان و حکوومەت بۆ کەمی کارەبا نەبوونی سوتەمەنی و خواستی زیادەیە لەسەر کارەبا. بەڵام وەک هاوڵاتیان دەڵێن لە وڵاتێکی دەوڵەمەند بنەوت بیانووی نەبوونی سوتەمەنی گاڵتە ئامێزە و وڵاتێک کە بتوانێت ڕۆژانە زیاتر لە 1 ملیۆن بەرمیل نەوت هەنار دەبکات چۆن ئەتوانێت گرفتی سوتەمەنی هەبێت بۆ دابینکردنی کارەبا. ئارام عەبدوڵڵا، سلێمانی.